سلااو ڕێسەڤڵن هێژە دووبارە ئەم دەخوازن دەوێ بەرنمەیەدا جارێکی دن بەحسە ئیرانی بکەین یعنی من چەند سعات بەریانە هادا بەرنمەیەک بە زاراوی سۆرانی لەوێ دەرێ ئەنجامدا لێ من بەڕاستیژی ئەس بەخۆ ڕازی نەبوو بەرنامە بەقاسی و پرفرە بوو لێ هەنێک خاڵ دەوردا نەهاتن شڕۆڤەکردن ئەس دەخوازم لەوێ بەرنمەیەدا بە زاراوێ کورمانجی vێکێ تەمام بکەم و دە هەمان دەمێدا ئەس باوەڕم ji بۆی کوردانجی ئەv یەک باشە و دە ڕۆژێکیدا دوو بەرنامە یەک بە زاراوەیە سۆرانی و یەک بە کورمانجی ئەنجام دەدەم یعنی بەوی ڕەنگی کەسێن و زاراوێن دنێ کوردیژی نزانن ئەس باوەڕم هەگەر و جارێک دوو جاران گۆدار بکەن یعنی بێگومان فەرق دکە و هون دە هەمان دەمێدا نەتەنێ شڕۆڤێن و ئاگاهیێن و دە هەمان دەمێدا زاراوەیەکی نو یا کوردیژی قازانج دکەن هێویدارم هەر کەسێک وسا فام بکا و لە من ببورین و جارنا بە سۆرانی جارنا بە کورمانجی بەرنمەیان ئەو دکەم تەماشەڤانێ منژ هەردوو ئالیان هەنا ئەز مەجبورم هەردوو ئالیان ئیدارە بکەم کە ئەم ورن سەر مژارێ وەک من گوت بەرنمەیە چەند سعات بەریانە هادا من بەحساوەیەکێ کرێ بوو چاوێ مەحەمیان لەوێ یەکێ بوو پشتی کوشتنە ئیسماعیل هەنیە سەرۆکێ مەکتەب سیاسی پۆلیت بیرۆیە حەماسێ لە تەهرانێ کو ئیران بەرسیفێکی بدەێ لێ ئەو بەرسیف حتاکو نەهاژی نەهات گەرەوە ئەو یە گرێداییە چییە ئەموێ شڕۆڤە دەکەن بێگومان گەلک تشت تێن گوتن لێ ئەس دەخوازم هەنێکی بە ئاڤایەکی بەرفرە ئەو بکەم بەریە هەر تشتی ئەس دەخوازم ببێژم تشتێک و کێم مابوو ژ بەرنمەیە یەک دوو سعات بەریانەها یا من ئەو بوو کو هێژی داخیانیەکی غەیری ڕەسمیژی یا ئیرانێ نەهاتە بوو دەربارەی دانوستاندنێن و divê piştî دوو ڕۆژان یعنی ڕۆژە پێنجشەمێ بە ئێحتیمالێکی مەزن دەست پێ بکات دەناوبەرە ئیسرائیل و حەماسێ ئەو دانوستاندن ئێحتیمالە دەستپێکی خۆدا بە ئاڤاییەکی نەڕاستە ڕاست یعنی حەماس و ئیسرائیل دبک و بە هاوڕا نەڕوونن لێ هەنێک ئالی ناوبژیوانیە بکەن و ئەوژی خویایە پرانی جاران مسر و قەتەر ئیماراجی دڤک و ڕۆڵ تێدابینێ لێ مسر و قەتەر ڕۆڵێوان سەرەکیە ئەو نوچە ئەوە ئیرۆ ئەو نوچە هات سێ بەرپرسیارێن ئەمنی یا ئیرانێ داخیان یەکدانە کە ئەس بینم سەر ئەکرانێ ببورین ئەس ئەو هەنێکی چوو ئەس باوەڕم کوهن نەها دەبین بەلێ سێ بەرپرسیارێن ئەمنی یا ئیرانێ یا پایە بلند داخیانیش بۆی ڕۆی تەرزێدانە هەگەر و ئیسرائیل جددیبی دەدانوستاندنێن بە حەماسێرا وێ دەمێ ئیران دبەک و تۆڵ هەڵدانە و تێخواستن ji بۆی ئیسماعیل هەنیە ئەنجام نەدێ لێ هەگەر و ئیسرائیل دەوێت دانوستاندنێدا جددی نەبێ و تەنێ بخوازێ دەم بکوژە وێ دەمێ حیزبوڵڵا حوسی و ئیران دێ بە هەڤڕا ئێرشی سەر ئیسرائیلێ بکەن ئەv نوچەیەک بوو بەریا هەر تشتی ئەو پڕ گرنگە مرۆڤ بەحث بکە یعنی ما لە بەرنمەیەک دوو سعات بەریانەها گۆتە بوو و شانسە ئیرانی پڕپڕ خراپ بوو و ئەو ڕەوش دەرکەت ji بۆی و ئیران بە قۆناغێکی تایبەتدا دەرباز دەبێت بەریا هەر تشتی هەگەر و ئیران بخوازی تۆڵ هەڵدانێکی ئەنجام بدێ ئینتیقامە ئیسماعیل هەنیە هەلینێ وێ دەمێ ئێحتیمالە شەڕ گەرەک بەرچاوان دەرباز بکە هەگەر و نیەتاوی نە شەڕ بەژی
شەڕ دەدەمەکیدا چۆ دەبێت و حکوومەتە ئیرانێ هێژی بە تەمامەتی هاتیە دامەزراندن هێژی وەزیرە دەرڤە نینە شەڕ چۆ دەبێت گاڤکو وەزیرە دەرڤەنە بە داخیانیە بدا دیبلۆماسیە بکە و دانوستاندنان بکەن نابە بێگومان شەڕ چۆ دەبێت گاڤکو پەرلەمان و ئەنجومەن نابە بێگومان یعنی ئیران دەدەمێکیدا و پزیشکیان هات هەڵبژاردن تەخمین نەدەکرد و ئیسرائیل هێرشێکی وسا دەوێت دەمێدا ئەنجام بدا یعنی شەوە و مەراسیمە پیرۆزکردنە مەسعود پزیشکیان سەر و کۆماری نوویە ئیرانێدا ئیسرائیل لە تەهرانێدا ئێرشێکی ئەنجام بدا و میوانی هەری شیرین یا ئیرانیان لە وردا بکوژە و لە میوانخانەیە سەر و کۆماریدا بکوژە یعنی ئیران پشتی چاردەی نیسانێ یا ئیسان و بەریا وێ بە چەند ڕۆژان ئیسرائیل هێرش کرد بوو سەر کۆنسڵخانەیە ئیرانێ لە شامێ و ئیرانژی بەرسیفێکی پڕ توشدا تەخمین نەدەکرد ئیران و جاردن ئیسرائیل هێرشێکی وسا بکە لێ ئیران ئیسرائیل هێرشێک ئەنجامدا و یعنی ئێرشە شامێ گەلێکی مەزنتر بوو بۆی و ڕاستەڕاست تەهران کرد ئارمانج ڕاستەڕان میوانخانەیە سەر و کۆمار کرد ئارمانج یعنی ئیران گەیشتیە وێ بڕوایێ هەگەر و تۆل هەڵدانێک ببە ئەو تۆر هەڵدان گەرەک تۆر هەڵدانێکی پڕپڕتوند بێ ji بۆی و ئێرشە چاردەیە نیسانێ بە ئارمانجا هێزە ڕەدە یعنی هێزە ڕێگرتن لە هێرشین ئیسرائیلێت هات ئەنجامداین و بە ئینگلیزی ژەرا دەبێژن دەتەڕەند یعنی بە تورکی دەبێژن بە تورکی چ ژەرا دەبێژن من ئەڤیەک ژبیر کرد نەهاوت لێ بە کوردی نەگرنگە بە کوردی جایدریجی بە تورکی یعنی بە کوردی ڕێگرتن لە هێرش ئیسرائیلێ بڤی ئارمانجێ هێرش ئەنجامدا ینی چاوێ ئیسرائیلێ بترسینی ژەڕان ببێژێت تو نەکاری جارێکی دنێ هێرشێکی ڕاستە و ڕاست بکەی سەر من نە لە دەرەوە نە لە هەندور لێ وەکمەگوت لە هەندور ئەو هێرش پێک هات جاردن یعنی وێ دەمێ ئیسرائیل دەرز ژێ دەرنەگرتیا ئیران دەبێ هێرشەکی ئەگەر کو بخوازی تۆڵ هەڵدانێ بکە گەرەک هێرشێک گەلێک مەزنتر بێ ژەوەیەکی و ئەوژی مەترسیاوەیەکی هەیە و ببە شەڕێکی مەزن دەوێت دەمێدا ئیران حاضر نینە خۆ ئیستیخباراتێوی شکست خواریە یعنی ئیستیخباراتێوی پوچمایە چۆن ئیستیخباراتێک نز نەکارە بە لە میوانخانەیە سەر و کۆماریدا میوانێکی خۆ بپارێزە ئێژ خۆ دەواری مەشروعیەتێدا پرۆبلەمێن ئیرانی هەنا ئێژ خوا دە هەڵبژاردنێدا هێژمارێکی پڕ کێم خەڵک بەشداری هەڵبژاردنێ دەکات دەوێت دەمێدا ئێرشێکی وسا بێدیتن بێکردن ئەنجامێوی احتیمالە پڕ مەترسیدار بن ji بۆی ئیرانی یعنی بینم بیراوە گاڤە و مەراسیمە قاسم سولێمانی لە باژارێی کرمان هات ئەنجامداین چەند هەیڤ بەریانەها دەوێت دەرێدا داعش خۆراسان بە احتیمالێکی مەزن هێرشێک سەر وێ مەراسیمێ ئەنجامدا نێزی 100 کەسی کوشت و ئیران ji بۆی ku dît rewş pir metirsîdar e di roja merasîma Qasim Sulêmanî de li nava Îranê de hêr li ser wan têkirin rabû bi mûşekên balîstîkî li Pakistan xist li hereketên belûcî xist li Pakistanê û Pakistan jî mecbûr me ji bo ku siyaseta rade yani siyaseta rêgirtin encam bide û قیمەتێ خۆ و هەیبەتێ خۆ بپارێزی مەجبورمە ئەو ژی عینی شەوێ بەر لە ڕێکا فڕۆکێن F-16 هێرشێکی پێچەوانە کرد سەر ئیرانێ و لە وردا گروپێن دژی پاکستانی حکوومەتە پاکستانی کو لێ ئیرانێ نە ئیران پشتگیریاوان دکا و ئەوکردن ئارمان لۆماژی ئەڤ یەک مەسەلەیەکی پڕ زەحمەتە
پرپر زحمته و هەگەر کو بە بەشەڕێک ئیشخوا ڕەوشە ئیرانی من گوت بەرچاوانە عالیەکی ئیستخباراتێوی نەکارێ تەخمینان بکە نەکاری ئانالیزان بکە حکوومەت ئاوا دکە دە شەڤک و حکوومەت هاتیە ڕاگەیاندن یعنی سەر کۆمەر هاتیە ڕاگەیاندن میوانێکیوان لە میوانخانەیەوان تێکوشتن یعنی ئەو تێوێ واتای ئیستخباراتە نەریتیە ئیرانی ئیستخباراتێکی پوچمایە شەڕژی هەر وڵاتێک شەڕ بکە گەرەک هێزێکی ئیستخباراتی پڕپڕ مەزن هەبێ دەوێت دەمێدا ئەم دەبینن پێڤژوویەکی تایبەت هەیە و دە هەمان دەمێدا ئیران نەکارە وەک بەرێ لە ڕێکە هێزن وەکیل بەرسیفێ ئیسرائیلی بدا ji bo ku ew hêzên wekîl mirov lê dinere berastî jî di rewşekî wisa de nekarin ew cewaba ku îran dixwazî bidê İsraîlê dikarin İsraîlê Emerîkayê narahet bikin lê nekarin cewabekî wê bidin loma îran gerek bexwe wê hêzê bide yani wê bersîfê bide û di heman demê de me got ku li ew konsepta asayişî emnî ya Îranê birêve jî bûye berê îran lêstök çêdikirin li Iraqê lêstök çêdikir li Sûriya lêstök çêdikir li Yemen lêstök çêdikir li Lubnanê lêstök çêdikir li İsraîlê lêstök çêdikir li temamê rojhilatan navîn dikarî û heta li Qefqasyayê lêstokan bidê avakirin li rêka ew hêzên proksî hêzên wekîl lê îro em lê dinerin hêzên wekîl li nava Îranê de li dijî Îranê dixebitin Daeş Xurasan Al-Qaîda grûpên Belûcî heger ku Kurdistan û Erebên Ehwazê û Azeriyên nasyonalîst yên ku li bin bandora Azerbaycanê dana mirov wan jî bixe ser yani mirov lê dinere berastî rewş bi temametî birêve jî bûye ew hêzê wekîl rast hêzekî pir serekîne ji bo Îranê lê îro ji îro pêve nekarin tiştê ku beriya 20 salan dikirin bikin ji bo ku min got agir ketiye nava Îranê bixwe Îran gerek bixwe bikewe nav wê şerê vê carê li nava Îranê de di heman demê de wek min got meseleya meşruiyetê heye êdî meseleya rîform û tiştên wisa ji xwe hêviyekî hinek mirovan pê hebû di rewşekî wisa de ku pizîskiyan hat û pizîskiyan niha li şûna ku kesên rîform xwaz bîne ser desthilatdariyê diçe kesên nêzî îstixbarat û nêzên eskeriyê dike wezîrê xwe û di heman demê de xelkên Îranê wek beriya 30 salî û 40 salî nîne di serdema şerê Iraqê de xelkê Îranê bêdeng nabin ku Îran bikeve nav şerekî nû li çendîn salin li nava Îranê de li her xwe nîşandanekî de yek dirûşim tê gotin ne Xeze ne Lubnan canim fîdayiyê te Îran canim fîdayiyê Îran yani ew tê watayê ew konsepta siyaseta derve ya Xameneî ya dewletê ji aliyê xelek nayê xebûl kirin ku li dervê Îranê dixwaze asayîşa xwe encam bide hêza xwe encam bide û tenê bixwe li rêka Îranê de dîplomasiyê bike ev yek bedawî pê hatiye mirov lê dinere lê dîsan jî wek min got heger ku hêrişekî encam nede dê çi bibe yani îtîbar û îmaj û heybeta Îranê bi temametî dişke ji xwe li serheldana Mahsa Emînî heybeta Îranê me dît niha gelo çi dibe di rewşekî wisa de serokkomarî hatiye ser desthilatdariyê ku kesek bi navê bi maskeya rîformxwaziyê hate ser desthilatdariyê lê mirov lê dinere pir nêzîkî rîformxwazan nîne hêviyekî wisa ku bibe Mihemed Xatimiya Duhemîn qet nîne kesekî zêdetir nizîkî dewletê nizîkî Xameneîye û loma jî roj bi roj kesên nêzî îstixbarat û îtilaat û Supayê Qudus
تینە سەردە سەڵاتداریە و دخوازە ئەوانە بکێ وەزیر نەوەکو خەڵکی سڤیل حتا جەواد زەریف و دیپلۆماتێکی پڕ مەزنە قەریارێکی مەزن هەیە بەرێکاری بوو سەرکەفتی بێت پێنگاوە مۆرکردنا ئیتیفاقا نوکلەری دەناوبەرە ئەمریکا و ئیرانێدا جەواد زەریفژی نەخواست لە حکوومەتە پزیسکیاندا جێ بگرێ یعنی وێ دەمێ مرۆڤ دکارە بێژە حکوومەتە پزیسکیان بەڕاستی ئەو حکوومەت نینە و خەڵک دەنگی خۆ پێدا و خەڵک نەها ڕۆژ بە ڕۆژ پەشیمان دەبێت و دەنگی خۆ پێدانە کاموەرن سەر سینناریۆیان تۆڵ هەڵدانی گەلک سینناریۆ هەنە بێگومان یعنی شەڕێکی ئیران شەڕێکی مەزن دکا لە هەمبەری ئیسرائیلی قەت تەخمی ناکەم تشتێکی وسا بکە مەسە دەمەوی دیارکردن هەگەرکو شەڕێکی وسا ئەنجام بدا ئەو دەبە 100% دەما تێکچوونە و لە ناو بردنە ئیرانێ ئێرشێکی مینە چاردەی نیسانێ تەنێ چەند موشەکان باوێژە ئیسرائیلێ ئەوژی بەرێ ئەنجامدایە ئەنجامەکیوی نەبوو ئانژی لە دەروێ ئیسرائیلێ لە ناوە ئیسرائیلێ بەرپرسیارێکی مەزنیا ئیسرائیلیان بکوژە تێرۆر بکە گەلۆ دەڤیوەریدا قوتێکی ئیرانی یا ئیستخباراتی و یا تەکنۆلۆژی و یا تەکنۆلۆژیە زیرەک هەیە نینە ئەموێ نابینین و نزانن لۆما احتیمالە سینناریۆیەکی جوداتر هەبەش بووی تۆڵ هەڵدانێ ئانجی قەت تۆڵ هەڵدان نەبە هەنج بووی کونەها ئەمریکا و ئەوروپا بە جددی لەسەر خەتێنە داکو ئیسرائیل ئیران پەشیمان بکەن لەوێ ئێرشێدا ئەف ئێرش نەوێ ئەنجامداین و لە هەمبەری وێ احتیمالە دوو پاکێتان بخەن پێشیە ئیرانی ئەو پاکێجی یەک ژوانە ئاگربەستە لە غەزێ گەلۆ نەتەنیاهۆ ڕازی دەبە ئاگربەست لە غەزێ بێ ئەنجامداین ئەوژی پرسیارەکە ئەم هەیە جوابێوی نزانن یعنی نەتەنیاهۆ دەخوازە شەڕ بکە نەتەنیاهۆ دەخوازت دەبێژە فرسەتێکی پڕ مەزنە دەستێ مندا کە ئەم ئیرانی تەحریک بکەن بلا ئیران لەمە بخە و ئەمریکا و ئیسرائیل وێ دەمێ بریتانیا بکەون ناو شەڕێکی بە ئیرانێ و ئەمێ دەوڵەتە ئیرانێ و تەکنۆلۆژیاوانی نوکلەری هەری کێم 5 ساڵی هەفتێ ساڵی شونڤە بدەن نەتەنیاهۆ تشتێکی وسا دەخوازە ئەو بەوێ ڕەنگێژی نەتەنیاهۆ دەبە قەهرەمانێکی هەری مەزن دەناوە یەهودیاندا لێ هەگەرکو لە ئیسرائیلێ یعنی لە غەزێ شەڕ ڕابگرێ تێڤێ واتایە ڕاستە و ڕاست ئانژی نەڕاستە ڕاست بە حەماس ڕاح دەڕۆنە یعنی حەماس دیسا دمینێ ئەوژی پڕ گرنگە یعنی ئەوژی نە لە بەرژەوەندیان نەتەنیاهوێ لێ دیسانژی یعنی هەگەرکو ئیران و ئیسرائیل بکەون ناو شەڕێکی ڕەو شارێمێ خراپبەوە ئەمریکا مەجبوری مداخلە بێ احتیمالە دیموکرات لە هەڵبژاردنێدا بدۆڕین بخەسرین دیموکرات و جۆ بایدن vەیەکێ ناخوازن دە هەمان دەمێدا گەلۆ ئیران دەخوازت شتێکی وسا بکە بە ئیسرائیل ڕا بکێ شەڕ و ji بۆی و ئەمریکاشی پشتگیری ئیسرائیلێ دکا بە ئیرانی ڕاژی بکێ شەڕێکی مەزن وێ دەمێ دیسا کامێلا هارس سەر ناکەوی دۆناڵد ترامپ سەر دەکەوێ دۆناڵد ترامپژی دوژمنێکی هەری سەرسەخت و هەری مەزن یا ئیرانیە یعنی قەت تۆلەرانسەوی لە هەمبەری سیاسەتە ئیرانی قەت نینە یعنی ما بەرێدا دیت یعنی دۆناڵد ترامپ کەسێکی چ قاسی حەشە کەسێک و بڕیاردای قاسم سولێمانی بێکوشتن لە هەمبەری ئیرانی ئیرانجی وەیەکە ناخوازە لۆماژی ئەو داخوایانیە ئیرۆ سێ بەرپرسیارن پایە بلند یا ئیرانی کوناوێەوە ناتی ئاشکراکردن دیسەتینم سەر ئەکرانەوە ji بۆی ڕۆی ترسێ دانا ئەv دەبک و تشتێکی نێزی ڕاستیە بێ و دەبک و خەیالێکی ئێرانیان بێ هێڤیەکی ئێرانیان بێ و شەڕ نەکەن تۆڵ هەڵدانە لە هەمبەری ئیسرائیلێ ئەنجام نەدەن ئێرشێکی نەکەن سەر ئیسرائیلێ لە هەمبەری وێ شەڕ لە غەزەی بێ سەکناندن گاواکو شەڕ لە غەزەی هات سەکناندن وێ دەمێ یعنی نەتەنیاهۆ بای نەتەنیاهۆ دە هەمان دەمێدا احتیمالە ئیرانی دەوێت دەمێدا ئەو ji بۆی جۆ بایدنژی باشە ئیرانی بخوازن ڕێککەتنێکی
نوکلەری نو بە ئەمریکای بدەن ئاواکردن و لە ڕێکاوێ ڕێککەوتنێدا بخوازن سیاسەتا خۆی ئابوووریە خۆ ڕزگار بکەن یعنی ji bo ku yek ji endêşeyên Îranê û pirzgirêkên Îranê ya herî mezin îro abûriya wan e. Hêvîdarim çi dibe bilabe be şer nebe li herêmê ji bo ku şerekî wisa bandorê wî li ser abûriyê li ser mehemiyan dike li ser herêmê dike em rewşa dêre zûrê dibînin sedî sed girêdayî wê ye yanî ne girêdayî êrişa Îranê ye li ser Kurdan yan jî li ser Qesedê sedî sed ew nîne yanî ew pîlana duhemîn û sêyîmîn e ji bo Sûriya û Îranê ku li hemberî Qesedê tiştekî bikin û ew jî wek ew bixwe dibêjin pîlanekî eskerî nabe pîlanekî siyasî dibe dîplomasî dibe lê armanc dewr da ew e ku Îran mesajê xwe bide Emerîkayê heger ku şerek çê bibe tu piştgiriya Îsraîlê bike ez ê li Sûriya li Iraqê te bêşînim mesela ew e ez bawerim girêdayî wê û gelek tiştên bi wê rengî jî hene û di heman demê de wek me got ihtimala şer dibe ku kesekî mîna Donald Trump bînî ser desthilatdariyê ew ji bo hemî herêmê herêma Rojhilatê û heta ji bo cîhanê ji bo Emerîkayê jî metirsîdar e hêvîdarim agiribest roja pênçşemê danûstandin bên encamdayîn agiribest bê ragihandin li Xezeyê û mesele bên çareserkirin te heta bernameyekî din. Silav û rêz.